هەروەک لە بەشی یەکەمدا بەڵێنماندا بوو لە بەشی دووهەمی ئەم کورتە ڤیدیۆیانە سەبارەت بە خواردنەوەیەکی گرنگی دیکەی جیهان دەدوین. لەوانەیە لەگەڵ ژیانی زۆر بەمان گرێدرابێ. قاوە سێوەمی خواردنەوەی بەناوبانگی جیهانە. بەڵام بۆ سێهەمین خۆ زۆربەی خەڵکی جیهان قاوە دەخۆنەوە، بەڵام یەکەمی خواردنەوەی بەناوبانگی جیهان و گرنگترینیان ئاوە کە لە پلەی یەکەمە. دووهەمی خواردنەوەی بەناوبانگی جیهانیش چایە. لەوانەیە بۆتان پرسیار بێت کە بۆ چایە خۆ زۆربەی دانیشتوانی جیهان قاوە دەخۆنەوە، بەڵام ئاماری خواردنەوەی چا بەهۆی هیند و چینەوە لەسەرەیە، چۆن نزیکەی نیوەی دانیشتوانی جیهان لەو دوو وڵاتەدا دەژین و هەمووشیان چا دەخۆنەوە. ئەوڕۆیان سڵاوتان لەبێت. من سمکۆ جەهانگیریم و دەنگی من لە ستۆدیۆی بڵینگ و ڕادەبیستن تا کۆتایی باس و بەشی قاوە لەگەڵم بن. ئێستا با بگەڕینەوە سەر باسی قاوە. لە ئێستادا زیاتر لە 450 ملیۆن لیوان قاوە لە ڕۆژدا دەخورێتەوە. وڵاتێک کە پلەی زۆرترین بەکارهێنانی قاوەی لە جیهاندا هەیە فینلاندا، کە بۆ هەر تاکێک 12 کیلۆ قاوە بەکاردێت. یعنی ئەگەر بڕی بەکارهێنانی قاوەی فینلاند بەسەر دانیشتوانی دادا بەش بکەین، هەر تاکە بۆ 1 ساڵ 12 کیلۆ قاوە بەکاردێنێت کە بەڕاستی زۆرە. بەڵام و خواردنەوە چییە کە خەڵک هێندەی پێخۆشە و ئاوا زۆر دەیخواتەوە؟ مێژووی قاوە باوەڕ پێکراو نیە بەڕاستی، یعنی ناتوانین بەدڵنیایەوە بڵین کە سەرچاوەکەی لەکوێوەیە. هەندێک لەسەر و باوەڕن کە قاوە لە یەمەنەوە بەرهەم هاتووە، هەندێکیش دەڵێن کە نا لە ئێتیوپی را بەرهەم هاتووە. با سەرەتا لە ئێتیوپی را دەست پێ بکەین کە بزانین مێژوودانەکان سەبارەت بەوە دەڵێن چی. بۆ یەکەم جار لە ساڵی 858 زاینی سەبارەت بە قاوە لە ئێتیوپی نووسراوە. لەو بەڵگەیەدا نووسراوە کە دانیشتوانی ئێتیوپی میوەی قاوەیان لە ناو ئاور هاویشتووە و دوای ماوەیەک لە ئاوریان دەرهێناوە و وردیان کردووە و لە ناو ئاویان دەکرد. ئەوان لە دوو ئەوە بوون کە داخوا دەتوانن ئەو بەرهەمە بەکاربێنن یان نا. لە دوای ئەو ماوەیە دانیشتوانی ئێتیوپی میوەی ئەو جیایان بەو شێوە بەکاردێنا. بەڵام بابزانین مێژوودانەکان سەبارەت بە یەمەن دەڵێن چی. لە یەمەنی دێرین بەڵگە و نووسراوی دیبوونیان هەیە. لەواندا نووسراوە کە کاتێک لە یەمەن قاتی داهات و خەڵک بە برسێتی دەمایەوە، دەچوون میوەی داری قاوەیان لێ دەکردەوە و بە خاوی دەیان خوات. ڕاستیەکی بەڕاستی دڵتەزێنە. برسێتی لە یەمەن و بوونی ئەو ژایە لەوێ بوو بە هۆکار کە دانیشتوانی یەمەن دەست پێشخەری بکەن و هەوڵ بدەن تا قاوە بە شێوازی جیاواز بخۆن، چۆن دەیانویست لە تاڵیەکەی کەمکەنەوە. ئەم بەڵگانەی یەمەن نیشان دەدات کە لە کۆتاییدا ئەوان توانیان خواردنەوەی قاوە ساز بکەن. بەهۆی بوونی ئەو دوو بەڵگەیە کە مێژوودانەکان ناتوانن بڵێن کە قاوە لە یەمەن ڕاهاتووە یا ئێتیوپی و هەر بۆیەش باز لە هەردووکیان دەکەن. بەڵام لە یەکشت دڵنیان کە جیای قاوە لە ئێتیوپی بەرهەم هاتووە بۆ دەوروبەریشی ڕۆشتووە. بەڵگەیەکی دی هەیە کە لە سەدەی 14ەوە بەجێماوە، لەوێدا دەڵێت کە یەمەنیەکان ئەو میوەیە دەکەنە خواردنەوە و دەیخۆنەوە و هەر ئەو کاتیش باز لەوە دەکەن ئەو خواردنەوە وزەیان دەداتێ. لە دوای ئەوە قاوە لە تەواوی ئافریقا بڵاو دەبێتەوە و زۆربەی دانیشتوانی ئافریقا قاوە دەخۆنەوە. لە سەدەی 17هەمدا هۆڵەندیەکان دێنە ئافریقا و لەگەڵ قاوە ئاشنا دەبن. ئەوان هەوڵ دەدەن داری قاوە ببەن بۆ سریلانکا و لەوێ بینێژن. ئەو کارش دەکەن و لە ساڵی 1711 لە ناردنی قاوە بۆ ئوروپا بۆ یەکەمین جار سەرکەوتوو دەبن. ئوروپاییەکان هەر خێرا عاشقی قاوە دەبن. هەر بۆیە کاتێک فەڕەنساویەکان و پورتەگاڵیەکان زانیان کە هۆڵەندیەکان ئەو جیایەیان لە سریلانکاوە هێناوە، فەڕەنساویەکان بەرەو ئەمریکای ناوەڕاست ڕۆیشتن و پورتەگاڵیەکانیش خۆیان گەیاندە بەرازیل و بڕیاریاندا ناشتنی قاوە لەوێ دەست پێ بکەن. ئەوە نەخشەی قاوەی دنیایە کە پێی دەڵێن کەمەربەندی قاوە. لەو بەشە زەردڕەنگانەدا قاوە بەرهەم دێت، بەڵام زۆر کەس دەڵێن کە باشترین قاوە ئی ناوەڕاست و باشووری ئەمریکایە، بەڵام دیسان ناتوانین بە متمانەوە ئەوە بڵین چۆن لە زۆر جێگا و شوێنی دیش قاوەی باش بەرهەم دێت. قاوە بە جۆری جیاواز لە جیهاندا بوونی هەیە، بەڵام بەناوبانگترین قاوەیە کە لە تەواوی جیهان بەکاردێت قاوەیە کە بە ناوی عەرەبیکە، کە هەر ئەو قاوەیە کە لە ئێتیوپی بەرهەم دەهات. بەڵام لە ئێستادا ئەمریکای لاتین گەورەترین بەرهەمهێنەری قاوە لە تەواوی جیهاندایە و لە ناو وڵاتانی ئەو بەشەشدا برازیل یەکەم وڵاتە و کۆلۆمبیا لە پلەی دووهەمە. بەڵام ئەگەر پلەی جیهانیەکەتان بوێت، برازیل لە جیهانیشدا یەکەمە و لە پلەی دووهەمدا ڤیێتنامە. ئەگەر لە چێشتخانە و قاوەخانەکان قاوە بخۆنەوە، قاوەیە کە بە ئێوەی دەدەن قاوەی کانپورایە کە بە ئینگلیزی پێی دەڵێن ڕۆباستە. جیایە و قاوەیە بەرهەمی زۆرە و زۆر زووش بەرهەم دێت و هەر بەو دوو هۆکارە بەهای کەمترە. باشە کە بزانن ئەگە بتان هەوێ قاوەکان بناسن دەبێت کارناس بن، چۆن هەمویان شێوەی یەک دەدەن.
سەرەڕای ئەوەی کە قاوە لە ئێتیوپی و یەمەنڕا بۆ تەواوی جیهان چووە، بەڵام لە ئێستادا قاوە زیاتر ڕنگ و بۆنی ڕۆژاوایی گرتووەوە بە خواردنەوەیەکی ڕۆژاوایی دەناسرێ. جگە لە ئینگلتەرا تەواوی وڵاتانی ڕۆژاوا زۆرترین بەکارهێنانی خواردنەوەیان قاوەیە. ئینگلیزیەکان بۆیە لەو نێوانەدانین چون ئەوان وەک ئێمە زیاتر چای دەخۆنەوە. ئێمەی کوردی شەروین زۆر چاخۆرین. خراپ نییە گەر بزانین کە لە سەدەکانی ناوەڕاستدا قاوە لە ئوروپا قەدەغە دەکرێت و دەڵێن کە خواردنەوەیەکی شەیتانیە. ئەو خواردنەوەیە بۆ ماوەی زیاتر لە 100 ساڵ وەک خواردنەوەیەکی شەیتانی دەمێنێتەوە و تا زمانێک کە لە سەدەی 17 پاپ کلێمێنزی هەشتم خۆشی لە قاوە دێت و دێت دەڵێت کە ئەو شتە هەڵەیەوە ئەوە خواردنەوەیەکی شەیتانی نییە، زۆریش خۆشە. ئەوادارانی کلیسە دەستنە لای پاپ دەڵێن کە چی ڕووی داوە، بۆ ئەو قسەیەت کردووە. ساڵانێکی زۆرەکە ئەو خواردنەوەیە شەیتانیە. پاپ لە وەڵامدا دەڵێت کە ڕێگا چارەکەی دۆزیوەتەوە. ئەو دەڵێ پێش بەکارهێنانی قاوە دەبێ بیشۆنەوە. کاتێک شۆرایەوە شەیتانی بوونەکەی لەبین دەچێت. یەکەمین قاوەفرۆشەکانی جیهان لە سەدەی 16دا لە وڵاتانی عوسمانی ساز دەبن و هەر لەو کاتەشەوە پێی دەڵێن قاوەخانە. خودی وشەی قاوە لە وشەی کافای ئێتیوپی وەرگیراوە کە ئەو کافایە لە لای ئێمە بۆتە قاوە و لە ئوروپا بۆتە کافی. کاتێک پاپ ئیزنی خواردنەوەی قاوە دەدات، قاوەخانەکان لە ئوروپاش زۆر دەبن و دەکرێنەوە و پێیان دەگوتن کافی هاوس. بەڵام شتێکی سەرنجڕاکێژەوەیە کە قاوەیان بە ئافرەتەکان نەدەفرۆشت و دەیانگوت بۆ ئافرەتان باش نییە و هۆکارەکەشی دیار نەبوو. لەوانەیە پیاوەکان حەزیان لەوە نەبوو بێ کە ئافرەتانیش بچنە قاوەخانەکان. لە دوای ئەوە لە تەواوی ئوروپا جگە لە ئینگلتەرا قاوە دەگاتە ئاستێکی بەرز لە بەناوبانگ بووندا. دەنگۆیەکی زۆریش لە پشتەوە ساز دەکەن، بۆ نمونە دەیانگوت هەر کەس قاوە بخواتەوە پیر نابێ، هەر کەس نەخۆش بێ و قاوە بخواتەوە چاک دەبێتەوە. هەمووشیان هەر دەنگوو بوون. هەڵبەت قاوە شتێکی خراپ نییە، بەڵام ئیدی نەخۆش چاک ناکاتەوە. کاتێک شەڕی یەکەمی جیهانی دەست پێ دەکات، بۆەوەی کە سوپا بە ئاسانی دەستی بە قاوە بگات، قاوەی دەهاڕن و وەک تۆزێکی وردی لێ دەکەن و قاوەی ئامادە بەرهەمدێنن. تا پێشەوە هەموو دەبوو بۆ خۆیان قاوەیان قوتابە، بەڵام دوای ئەوە قاوەی ئامادە بەرهەم هات و ناوبانگی دەرکرد. دەڵێن ژاپۆنیەکان یەکەمین وڵاتێک بوون کە لە شەڕدا قاوەیان وا لێ کرد و بە سوپایاندا. لە کاتێک تەواوی ئوروپا قاوەخۆر بوون جگە لە ئینگلتەرا، ئەمریکاش هەروە بوو، ئەوان چایان بەرهەمدێنن. لەو کاتەدا ئەمریکا لە ژێر دەستی ئینگلتەرادا بوو، بەڵام ئەوان ژیانی خۆیان دەکرد و کاریان بە دەوڵەتی ئینگلتەرا نەبوو. بەڵام لە کۆتایی سەدەی 18دا دەوڵەتی ئینگلتەرا دەست دەکات بە دانانی یاسای باج بۆ ئەمریکا. دانیشتوانی ئەمریکا تووڕە دەبن و شۆشێکی دژی باج ڕێک دەخەن. ناوی شۆشەکەشیان بۆستۆن تی پارتی یا بە کوردی میوانی چای بۆستۆنە. دەوڵەتی ئینگلتەرا کاتێک دەبینێ ئەوان بە قسەی ناکەن، سزا دەخاتە سەر ئەمریکا و چا بۆ ئەمریکا نانێرێت. ئەمریکایەکانیش کە حەزیان لە چابوو پێویستیان بە چابوو، بەڵام ئینگلیزیەکان دەڵێن کە تا باج نەدەن چاتان بۆ نانێرین. ئەمریکایەکانیش لە وەڵامدا دەڵێن نامان هەوێ، چایەکەشتمان ناوێ. لە 16 دێسەمبری 1973 دانیشتوانی بۆستۆن وەسەر کەشتی چای وڵاتی ئینگلتەرا دەکەون و 46 تۆن چا لە ناو زەریا دەکەن و دەڵێن ئێمە ئیتر چا ناخۆینەوە. لەوە بەدووە ئەمریکا ڕوو لە قاوە دەکات. ئێستا لە بەشی کۆتاییدا بە بزانین قاوە چ قازانج و زیانێکی بۆ ئێمە هەیە. قاوەش وەک چای کافێنی هەیە و کافێنیش وزە بەخشە دیوتانەگەدەی خۆنەوە دەحسێنەوە. ئەوە هۆکاری سەرەکی بەکارهێنانی قاوەیە و زۆر کەس بەو هۆیە ئالوودەی بووە. بەڵام دکتورەکان دەڵێن یەکێک لە باشترین تایبەتمەندیەکانی قاوە ئەوەیە کە قەندی خوێن ڕێک دەخات. قاوە دەبێتە هۆی ئەوەی کە قەندی زیادی جەستا زووتر هەرس بکرێ. باشێکی دیکەی قاوە ئەوەیە ئەو کەسانی کە قاوە دەخۆنەوە بە نسبەت ئەو کەسانی کە نایخۆنەوە لە سەدا 26 شانسی شێرپەنجەی ڕیخۆڵەی گەورە تیاندا کەم دەبێتەوە. ئەوە بەڕاستی هۆکارێکی کەم نییە. ئاماری ئالزایمێر لە جیهاندا نیشان دەدات کە 2/3 ئەو کەسانەی کە تووشی لە بیرچوونەوە دەبن ئافرەتنوە لە ئەنجامی ئەو تاقیکردنەوانەی ئەنجامیان داوە، نیشان دەدات کە زۆربەی ئەو ئافرەتانی تووشی لە بیرچوونەوە بوون قاوەیان زۆر نەخواردوتەوە. دکتورەکان دەڵێن هۆکاری ئەمە ئەوەیە کە کافئینی ناو قاوە مێشک چالاک دەکات و هەر ئەوە شانسی توشبوونی ئالزایمێر کەم دەکاتەوە. ئەو جار کاتی ئەوەیە کە گرانترین قاوەی دنیاتان پێ بناسێنین کە کاری ئەو جەنابەیە. بە ئینگلیزی ناوی ئەیژن پاونسویتە. دەبێ قاوەی عەرەبیکە بدەم بەوە تا تێر لێ بخوات و دوایی پیسایی ئەو ئاژەڵە گرانترین قاوەی جیهانە کە پێی دەڵێن کۆپیلووە. نزیکەی $1200 بۆ هەر چیلۆ بەهایەتی. ئێستا بەڕاستی ئێوە ئامادەن کە ئەو قاوە بخۆنەوە یان نا؟ لێرەدا کۆتایی بە بەشی دووهەم دێنین و بەڵێنی بەشی سێهەمیشتان پێدەدەین و هیوادارم لەگەڵمان بن. شاد بژین.